بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتۆ گشت کاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامی وێنەکانی دوێنێ پێتان شادەبم بۆ هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ پێشەوەی بچینە لای میوانە ئازیزەکەمان بە پێکەوە ئەم ڕاپۆرتە ببینین. میوانی ئەمجارەی بەرنامەکەمان بەرنامەی وێنەکانی دوێنێ لە بنەماڵەی پاشاکانی خەندانە. ئەو بنەماڵەیەی هەمیشە دەست پێشخەر بوون لە کاری نمونەیی و پرۆژەی بەرەوپێچوونی میلەتی کورد چ لە ناوە و چ لە دنیای دەرەوە. نمونە زۆرن بۆ ئەو کارانەی کە بنەماڵەی خەندان لە سلێمانیدا ئەنجامیان داوە، هەرە گرنگترینیان دروستکردنی ڕژدیەی عەسکەریە لەسەر دەستی حسێن پاشای خەندان. ئەمە بێجگە لە هەوڵە دیبلۆماسی و سیاسیەکانی جەنرال شەریف پاشای خەندان و نوێنەرایەتیکردنی لە کۆنگرەی پاریس و وەک سولالەی ئەو بنەماڵەیەش جەنابی محەممەد فواد بەگ و عەبدولکەریم بەگ نمونەی تری ئەو بنەماڵەیەن کە لە قۆناغی داهاتوویاندا کەمتریان نەکردووە. میوانەکەمان کوڕی کەریم بەگی حەمەد بەگی قادر پاشای خەندان و خاتوو حەفسەی مەلا ڕەشید بەگە. دکتۆر جەمال عەبدولکەریم محەممەد فواد ناسراو بە دکتۆر جەمال فواد ڕۆژی 15 نوێی ساڵی 1929 لە گەڕێکی کانێسکان لە سلێمانی لەدایک بووە. ساڵی 1934 چووەتە باخچەی ساوایانی هەولێر و پۆلی یەکەمی لە ساڵی 1936 لە باتاس خوێندووە. پاشان دەچێتە قادرکەرە بوو پۆلی 5 و 6 سەرەتاییشی لە قوتابخانەی فەیسەڵیا لە سلێمانی تەواو کردووە. ساڵی 1947 سانەوی لە سلێمانی تەواو کردووە و ساڵی 1948 خوێندنی زمانی ئینگلیزی لە زانکۆی ئەمریکی لە لوبنان تەواو کردووە. ساڵی 1952 بڕوانامەی بەکالۆریۆس لە بەرهەمهێنانی تووتن لە زانکۆی نۆرس کارۆلینا وەرگرتووە. ساڵی 1959 لەگەڵ خاتوو گێڵ زەماوەندی کردووە و بوونەتە خاوەنی یەک کۆڕ بە ناوی ئاری و سێکشیش بە ناوەکانی تانیا و سۆنیا و تارا. ساڵی 1974 پەیوەندی بە شۆڕشی ئەیلولەوە کردووە. هەر لەو ساڵدا دەچێتە ئیتالیا و ساڵی 79 ئەچێتە شاری تەعز لە یەمەنی باکوور وەک بەڕێوەبەری توێژینەوەی کشت و کاڵ. ساڵی 1999 بووەتە وەزیری هاوکاری مرۆڤایەتی و ساڵی 2001-2002 دەبێتە وەزیری کشت و کاڵ لە حکومەتی هەرێمی کوردستان. ساڵی 1996 لەگەڵ خاتوو کاتی بۆ جاری دووەم زەماوەندەکە. بەڕێز دکتۆر جەمال فواد ئێستا لە سلێمانی دەژی و شاری سلێمانی وە خۆشترین و ئازیزترین شاری دنیا تەماشا دەکا. میوانی ئازیز دکتۆر جەمال عەبدولکەریم محەممەد فواد لە خێڵی خەندان بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتن دەکەم. زۆر سوپاس و بەڕاستی من بە خێراتتان دەکەم کە ئەزێتان کێشاوە هاتوون بۆ چیتەک. زۆر زۆر سوپاس. ئێمە باسی ئەوەمان کرد کە سەرەتا ئەم بنەماڵەیە لە خەندانەوە هاتوون. ئەوەشی کە ئێمە ئەمانەوێ باسی بکەین لەم بەرنامەیە هەموو ئەو چیرۆکانن کە لە ناو وێنەکانی تۆ سەرچاواگرن. سەرەتا باسیشی ئەم پیاوەمان بۆ بکەن. حسێن پاشا لە ئەستەمبوڵ چۆ بۆ ئەستەمبوڵ وەختی خۆی و بۆ بە ئەندامێکی کابینەی عوسمانیەکان و لەوێ پای زۆر بەرزی وەرگرتووە. نزیک بۆتەوە لە یاریدەری سەرۆکی دەستگای عوسمانی و لەوێەوە کوڕێکی بووە کە پێ ناوی سعید پاشایە ئەویش دووبارە پلەی بەرزی وەرگرتووە لە داودەستگای عوسمانیەکانە و زۆر دەستی ڕۆیشتووە و زۆر کەسی لێرەوە بردووە بۆ ئەستەمبوڵ و یەکێ لەو شتە بەرزانەی کە کردوێتی دانانی
دامەدەستگای مەکتەبی ڕژدێ ئەسکەری لە سلێمانی کە زۆر گەنجانی پێگەیانوە و لەوانە کە توانین باسی بکەین مستەفا پاشای مولکی یەکێک لەوانەیە لە پاشا تۆفیق وهبی کە بوو بۆ وەزیر لە حکوومەتی عێراق وەختی ئەمە مستەفا پاشای یامۆکی ئەمە مستەفا پاشای یامۆکیە کەواتەمە یەکێکە لەوانەی کە لە ڕژدی عەسکەری خوێندوێتی بەڵێ کەواتە کام لە حسێن پاشا و سعید پاشا کامیان تەسیسی ڕژدی عەسکەریان کردو؟ سعید پاشای کوڕی حسێن پاشا خەندان ئەو یەکێ بۆ لەوانەی کە هەوڵی داوە کە مەکتەبێک لەوێ دەڕێ بۆ گەنجانی کورد کە بتوانن سەخاوەت وەرگرت و پێشۆچی خۆ دەزانی وەختی خۆی کوردستان بە تەواوی دابڕاوە و هاتوچۆ ئاسان نەبووە لێرەوە بۆ ئەستەمبوڵ ئەو توانوێتی کە خوێنەواری بۆ ئەمانە ئامادە بکە لە سلێمانی و ئەوانەی کە بە پلەی باش دەرچوون بردوونی بۆ ئەستەمبوڵ و لەوێ لە نظامی عوسمانیەکانە کولیە حەربییان کردو و هەند زۆریان بوون بە سەرۆکی سوپا و ئەم نەواشتان و کاری تر محەممەد ئەمین زەکی بەگو تۆفیق وهبی بەگو ئەوانە باوکم تاوەکو ناوەڕاستی ساڵەوەکەی تاوا کردووە چونکی پاشەوە ئیتر حربی عالەمی بەسەر هاتووە و نەیتوانیوە کە بچێتە ئەستانە بچێتە تاوی کە مەکتەبەکەی تاو بکات. یەکێک لەو کارکتەرە دیارانی کە لە ناو خەندانە شەریف پاشایە کە ئەکاتە کوڕی سعید پاشا ئەم پیاوە بەداخەوە لێرە وێنەیمان لە بەردەستانیە بەڵام هەندێک شتمان لەسەر شەریف پاشای خەندان بۆ باس بکەین. شەریف پاشا بەڕاستی یەکێکە لەو کەسانەی کە کوردیان ناسیوە بە وڵاتانی دەرەوە چونکی ئەو بوو کە چوو بۆ پێشەوە سەفیر بووە تاوان سەفیر عوسمانیەکان بووە لە سوید بەڵام پاشەوە واسی هێناوە لە سەفارەت و ئیستیقالی کردووە لە سەفیری و بۆ بە دوێنەری بزوتنەوەی کورد لە معاهدەی سیڤرس لەسەر ئەساسی ڕئیسی ئەمریکی کە بەنامەیەکی بڵاو کردەوە بۆ حەقی بافی گەرانی ژێردەستان مافی میلەتان و توانی حەقی کورد بچەسپێنێ لە معاهدەی سیڤرس بەداخەوە ئەو معاهدەیە پاش سەرکەوتنی تورکیا لە ئەستەمبوڵ و دووبارە هاوپەیمانەکان شتیان دەستکەوت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەوە بوو سووریا چوو بۆ فەڕەنسا عێراق و ئوردن چوو بۆ ئینگلتەرا و لەبەرەوە وەکو شتێ سار بوونەوە لە چەسپاندنی ئەو خاڵانەی کە لە سیڤەرزا بوو بەڵام مهمترین شت ئەوە بوو کە عوسمانیەکان کەمان ئەتاتورک توانی بەسەر دوژمنەکانیان ئەزاڵ بێ و سەرکەوت لە چەند قەڵعە کە شەڕێکی زۆر قورسی تا هەبوو و لەوە ئیتر وەکو ئەزانی هاوپەیمانەکان وەکو شتێ سان بوونەوە لە تەطبیقی دانپێنانی بنودی معاهدەی سیڤرس و ئەو بوو کە ئیتر معاهدەیەکی تریان کرد کە معاهدەی لۆزان بوو معاهدەی لۆزانە باسی کوردی تر نەکرا لەن کورد نەهربەن وتیان حکوومەتی تەواان تورکیای تر خۆی چەسپان و دەستی کرد بە شەڕکردن لەگەڵ هێزەکانی کووردا کە وەختی خۆی شێخ سەعیدێکی بوو لەوانەی کە شەڕێکی زۆری کرد و ئاخرەکەی تاوەکو 1935 شەڕ هەبوو لە تورکیا ئاخرەکەی کۆڵیاندا و شێخ سەعید خۆی هەڵوەسراوە ئەعدام کرا. کاک دکتۆر ئەی ئەم وێنەیە کێن ئەمانە؟ ئەم وێنەیە باپیرمە باوکی دایکم کە وەختی خۆی لە 1950 سەری خۆی هەڵگرتەوە چوو بۆ تورکیا و لە ئەستەمبوڵ جێگیر بووە زانایەکی دینی زۆر عالەم بوو یانی 12 مؤلفی هەیە
کە لە ئەحادیسی پێغەمبەر وشتیوە بڵاوی کردوتەوە لەوێ ژنێکی تری هێناوە ژنەکەی نەوزادی بووە تەنها ئەویش خاڵمە و ئەویش ئێستا ئەمری خوای کرد ماوەی 4-5 ساڵە لەبەرەوە بەڵام خۆی لەوێ بە قازێتی مایەوە تاوەکو 240 و دوای ئەوە تەقاعد بوو هەر لەوێ بایەوە نەهاتەوە بۆ کوردستان. کەواتە ئەوەی کە لە سووریا لە ئەستەمبول لە تورکیا بوویەتی باپیرێ کە ئەڵەی نەوزاد ئەم پیاوەیە ئەم نەوزاد بەڵێ بە خۆی و ژنە تازەکردنەکەیەتی کە لە 250کانە هێنای. باشە ئەم وێنەیان ئەمانی ترکیان لەگەڵ باپیرێ ئەمە خۆی خێزانەکەی بەڵێ ئەمەیان کە مناڵەکەی لە باوەشایە ئەوە خێزانەکەیەتی کەواتە وێنە لەکوێتی لێرە کرد بۆ ئەو پور بە لەمەوەی تەنیشتی. باش بابینە سەر وێنەیەک پێش ئەوەی وێنی باوکی پیشان بین عەبدولکەریم ئەفەندی حەزەکەم ئەم وێنەیە لەبەرەوەی مێژوویەکی کۆنیەیە ساڵی 1901 گیراوە. ئەم وێنەیە بۆ لە ئەلبومی جەنابتایە وڵات چونکی خۆی ڕەسی پاشا باوکی شەفیق بەگە کە هەمووی لەگەڵ ئایلەکەی ئێبان تێکەڵ بوون و ئەوەی تەنیشتی ساڵح پاشایە کە باوکی ئەمانی کە دانیشتی باوکی حەمەبەگی حەمە ساڵح بەگ باوکی کە نائب بوو لە خۆی ئەبێت دەست پێ بکەینەوە لە ساڵح پاشا باوکی حەمە ساڵح بەگ بووە کوڕەکەی ناوی دووبار ناوی محەممەد ساڵح محەممەد مانزۆرە کە لەم ئاخریا لە 1969 کە جامعەی کە زانکۆی سلێمانی دانرا کوڕەکەی بوو بە سەرۆکی جامعەی سلێمانی ئەوەی تەنیشتی ئەوە بەڵێ ئەوە ساڵح پاشایە ئەوەی تەنیشتی لە دەستی ڕاستەوە ئەوە ڕەشی پاشایە کە باوکی شەفیق بەگە باپیری سعیبەگە سلێمانی هەمانە باخی سعیبەگ باپیری ئەوە و تەنیشتەکەی ئەوە تۆفیق بەگی تابوراغاسیە. تۆفیقی تابوراغاسی پایی بەرز بوو لە ئاسکەری لە نظامی عوسمانیا و خۆی دا بە کوژ بەڕاستی لەسەر تورک ئەمە باوکی ئەحمەد بەگە ئەحمەدبەگی مصەڕیف کە یەکەم یا دووە مصەڕیفی سلێمانی بوو ئەحمەد تۆفیق ئەوەی بابێ لێرە ئێستا دکتۆر دارا بەعەنەسەف کەواتە ئەم ئەحمەد تۆفیقەی کە ئەمە ئەحمەدبەگی تۆفیق بەگی تابوراغاسی یعنی ئەم ئەحمەد بەگە کوڕی ئەم پیاوەیە کە عەباس پێکەی بەشانێ ئەم ئەحمەد بەگەش ئەوەیە کە لە 1925 ئەبێتە یەکەمین متەسەڕیفی لیوای سلێمانی لە سەرەتای سیەکانی شاجارێکی کە هەرێبێتەوە پێم خۆشە ئەنجابێنە سەر جەنابی باوکی حەزەکەم بە دوور و درێژی باسی ئەم کاراکتەرەمان بۆ وڵات باوکم یعنی بڵێم چی خۆی ڕووخۆش بوو دکتەرچی بوو زۆر حەزی لە شێعر و ئەم شتانە کرد و کتێبێکی زۆری کۆکردبووە هەتایەکی لەوانە کتێبەکەی جاف کە وجدان مەسەلەی وجدان ئەو بوو کە هەڵی گرت و ئاخرەکەی ئەحسانی براوم ڕەحمەت بێهێنی کرد تەرجمەی کرد بە قسەمەوەی حەزی لە کتێب خوێندنەوە زۆرە کرد و عەرەبی و تورکی و فارسی و طبعا کوردیش زۆر بەباشی قسەیە کرد لەبەرەوە نەختێ ئەتوانم بڵێم لە ڕیزی موسەقەفەکانە بوو و بەتایبەتی شێعریش نووسی جارجار بۆ گاڵتەوەبانە نوعی شعری هەجووی هەبوو شعری بۆ گاڵتە و شت بۆ بنێنات بۆ ئەم خوێن ئیشی چی بوو جەنابی عەبدولکەریم ئەفەندی لە پێشان کە دەستی پێکرد لە زەمانی ئینگلیزیەکانە پێش حکوومەتی عێراق نا بەڵام لە سەرەتای حکوومەتی عێراقە لە مەحکەمە ئیشیە کرد لەبەرەوە معلوماتێکی زۆری لە مەحکەمە هەبوو دوایی هەر بۆ سفەتە نەقلی هەولێر بوو لە هەولێر چوو امتحانیدا لە بەغداد و بوو بدی ناحیە چووی بۆ باتاس بۆ ناوچەی هەرێمی لە باتاس بووین من سنفی یەکی ابتدایی لە باتاس کردەوە پاشەوە
مدير ناحيتي عيني شد هاد بقادر كرم باش وفاتي باپیرم وتێبێ نزیک بم لەباڵی باوکمەوە کە ئەو وەختە تقریبا مناڵەکانی هەمووی لە ژنی سێم 4 کوڕ و 3 کوڕ و 4 کچی هەبوو و خێزانێکی گەورەی بەجێهێشتووە وایە باوکم ئاگاداری بکردایە و لەبەرەوە دەقسا کرد بۆ بقادر کەرم و لەوێ مایەوە ئەویش 4 ساڵ لە کارکەرە بووین پاشەوە هاتە بازیان ئەمە هەمووی بە پلەی وەزیفی مدیر ناحیە و قایم ناحیە بڵێ و دوایی هات بۆ خوڕماڵ بۆ بەرزنجە و تر بەم شێوەیە تاوەکو تەقاوت بوو. ئەی لە سیتەک؟ لە سیتەک بۆ لە دایک لە سیتەک باپیرە گەورەم کە قادرپاشایە لە سیتەک وەختی قادر پاشای خەندان بەڵێ لە سیتەک بۆ پاش وەفاتی باپیرمان داناوە لە جێی ئەویش بەو بۆنەی کە لە سیتەک بۆ باوکە بووە لە دایک لە 1970دا و دوایی بوو بە قایمقام و چوو بۆ شارباژێر تا 1932 لەوێ ئەوسا تەقاوت بوو هاتەوە سلێمانی. ئەم وێنیشە ئەمە باوکمە لەگەڵ ئیحسانی ڕەحمەتی دکتۆر ئیحسان دکتۆر ئیحسان دکتۆرێک لە بواری ئەدەب دکتۆرای هەبوو دکتۆرای هەبوو لە بواری زباندانسی و شێعر و خۆشی شێعری جوانی هەیە. ئەمە سەرەتای هاوسەرەتی باوک بۆ دایک بۆ سوعالی خوشکم لە پشتەوەی لە پێشەوەی و بریش لە پشتەوە کەواتە ئەو مناڵی لە بینی دایک و باوکتان باشە پێ ئەچێ کاک دکتۆر جەمال بە ڕەحمەت بێ حەفسەخانی دایک ساڵی چند شووی کرد بێ بە باوکێ؟ ئەبێ 1926 ساڵی 1924 یا 24 ئەمە پەیوەستنامەی هاوسەرەتی نێوان دایک و باوک بەڵێ هاوسەرەتی کە لە 1924 1924 کە شوێ کردۆ بە باوکێ بەڵێ دایکی خەڵکی کوێیە؟ دایکم طبعاً هەلە سێواری بەڵام نەنکەم ینی لە قەڵق پێنجوینیە پێنجوینیە کچی ئەو بەناو ڕەحمانی پێنجوینیە کە دووبارە ئەچێتەوە سەر بیری سوور یعنی کاک دکتۆر جەمال مەلاو ڕەحمانی گەورە لە پێنجوێن ئەکاتە باپیری حەفسەخانی دایکێت؟ بڵێ ئەلێراڵێ بۆ جەنابی مدەرس شێخ محەممەد ئەفەندی بعد السلام حەفسە خاتون کچی مەلا ڕەشید بەک کە بکری باریغەوە ساکینە لە مەحەلەی چوارباخ ئەمە دیارە 1924 لە ڕۆژی 3 ئەیلول ئەم عەقدەکراوە. بەڵێ بەڕاستی ئەوەش دۆکۆمنتێکی زۆر جوانە بە خەتێکی فارسی زۆر جوانیش نووسراوە. دکتۆر ئەی ئەمانە چیان؟ ئەمە دووبارە باوک بوو سعاتی خوشک بوو ئەویان سعات خانە؟ بەڵێ ئەمەشان بدم ئەو پیاوە لە دواوە ئەم پیاوە لابەریشی کرد ئاگای لە وڵاق و باوکم زۆر حەزی لە وڵاق و باشە ئەوەندەی کە من لە ناو ئەلبومەکە ئەیبینم بە ڕەحمەت بێ باوکە هیوایەتی لەوە ئەچێ ڕاویشی زۆر بێت زۆر وەنیە؟ ئەوڵا دای بە تولەوتاجیوە دای بە هەبووە ئەوەی ناوەڕاست مەجیبەکە مەجیبەکی ئەمەی گەڕێکی مەجیبەگیان بە ناوناوە لە سلێمانی گەڕێکی مەجیبەکەی لە سلێمانی و ئەو شوێنەی جابعەی سلێمانی لێکراوە ئەرزی ئێمە بوو وەختی خۆی دەکەر ئەوێ بەڵکو لەوەی قلیاساری شەر لە ئەرزیە باکراوە زانکۆی سلێمانی لە کۆڵتان نابێتەوە سێهەمی جابێوەریکی شەر لەسەر ئەرزیە بەکراوە. باشە کاک دکتۆر ئەمە کوایە لە سلێمانی ئەمە هەر سەر و ئەو ئێستا خەستەخانەکە لەوێایە خەستەخانەی سلێمانی لەکوێ پێڵێن خەستەخانی جامیعەکە خەستەخانی تعلیمی کۆن تعلیمی کۆن شوێنی تعلیمەکە لەوێ قەبرستانێکیش هەبوو ئەوە گردی جۆگە بەڵێ لەوێ ئاوی شێبرا لە ئەمەیان جەنابی باوکتە سدانەکە ئەمە مەجیبەکە ئەوە عارفەفەگی پیانوت عارفەلۆ کە باوکی سۆرانە ئەوە کوڕی ئێستا لە ئەڵمانیایە ئەو مناڵەشی ئەو مناڵە بێ کوڕەکەی بێ سۆران
باشە ئەمە شوێنێکی زۆر زۆر جوانە. ئەمە دووبارەیەکە لەو ڕسوانەیە کە پلانەتینێکمان هەبوو یحیا فەگی ڕسام بوو لە سلێمانی ئەبێ ناوباگی هەبوو لە ئەوە بن و عوسمانی کامیان جەنابی کاک دکتۆر ئەمە یەکەمیان دەستی چاپ لە چەپەوە دەست پێ بکەیت لێرە عوسمانی ئەوە بنم بەڵێمە جەنابی دووهەمیان عوسمانە مامەد سێهەمیان قاری بامە ئەوی تریشار حسێن عارفەیە حسێنی عاربەگی بەجیبەگی دووبارە ئامۆزابانە ئەو پیاوە بەتەمەنە ئەو پیا ئەمین لە لابان بوو بین ئەمین ماوەیەکی زۆر لابان بوو دوایی ژنی هێنا باشە کاک دکتۆر ئەم وێنەیە شوێنێکی زۆر جوانە لەگەڵ ئێوە بۆ هەر لەوێ ئێمە بەخێو باکرۆختی خۆی ئەمەش هەر وێنەیە کە تعبیر لەوە تاسگیراوە باشە مدیر ناحیە ئەو پیاوەیە کە لابار بووە و باوکو پاتاڵەوە تاسگیراوە ئیتر ئەوە ئارەزووی هەبوو لە شوێنێ بوو بێ وڵاقی بەرزە و ئەوانەی خۆی جاران وەسیلەی گواستنەوە هەر ئەسپ و وڵاق و سیا بوو چۆن ئێستا خەڵک ئۆتۆمبیلی هەیە ئەو کاتەش هەموو یەکێ بیتوانایە لە توانایە بووە وڵاقیە بوو دکتۆر ئەم وێنەیەش هەر زۆر جوانە ئەمە حەمە ساڵح بەگە ئەوەی دەستی ڕاست ئەمەی با بڵێن قات لەبەرەکەی یەکەم ئەوەش باپیر بە حەمە بەک ئەوی تریان بەخوات تاوی ئەمەیان سەیەحمەی دایە سەیەحمەی دایە وایە چکە لە پشتەکەی وانووساوە دیارە مێژووی ئەمەش مێژوویکی کۆنی بەڕاستی وێنەیەکی کۆنە تۆ نوسخەی با بڵێ کۆپیکراوە بۆ سیەکان بەڵێ دیارە ئەمەش ئەمە باپیر بە و براکەی کامیان باپیرتە ئەمەی بڵێ ئەو باپیرمان ئەویش بەگە کە باوکی باپیری بڵێن دکتۆر کامیلە دکتۆر کامیل نامە کامیل نامق بەک کوڕی ئەحمە بەک بووە باش با بینە سەر هەندێک وێنەی تری خێزانی پێم خۆشە ئەم وێنەیە باس ئەمە ڕسمێکی عایلیە بڵێن دایخانمان پێوت خێزانی باپیرم کە دایکی داهی باوکە بەڵام بڵێ باوەژنی باوکە بووە بەڵام شتێکی بەتوانە وتوانی بناڵەکان هەمویان بگەێنێتە پایەکی بەرز لە عوسمان بەک ئێردان سلێرەکە لە سێوانی عوسمانی مام کە لە سێوانی لە بەلەدیە بوو ئەوانی تریشیان ئەوە کەمانە و وزیدەی پور بە و ڕسمێکی خێزانی سەردەمی باپیرتە سادێ بڵێ ئەمانی سەردەمی باپیرتە بڵێ پاشوی ئەمری خوای کردەوە ئەخر ئەزانم ئەمەش هەلوێنێکی جوانە ئەمە پور بە ڕووناخان کە لەگەڵ دایکوە خوش کرد هەر ئەو خوشکەشی هەبوو لەگەڵ برایەک یعنی ئەم ژنە بەتەمەنیان ئەوەک دایکوە دایکتە ئەمەیان ڕووناخان ئەمە ڕووناخانە ژنی عەقیل دووری کە لە سێوانی ناسرااو بوو تاوەکو منە لێرا پێم خۆشە شتێک بجارمەوە بە ڕەحمەت بێجارێک بە تەلەفۆن پەیوەندی کەوتە بینی من و بە ڕەحمەت بێ دکتۆر کەمالی برات باسی ڕووناک ناوکرا بە سودفە لە تەلەفۆنەکە وتی تۆ ئەزانی یەکەم ناو ڕووناک لە سلێمانیا پوری من نامراوە ڕووناک ئەویش مێردەکەی ناوی ناوە ڕووناک خۆی لە ئەسڵا ناوی ڕووناک نییە وانە ناوی عایشە بوو ناوی عایشەخان بوو ئەوە سابیرم کەوتەوە ساڵی 2000 من لە شام بوو ئەو تەلەفۆنی کرد تەنها دوو خوشک و دوو برابر بەڵام عەبدوڵابەک هەر لە هیند ئەستەمبوڵ ئەمری خوای کردووە بە گەنجی ئەمێش شوێنێکی ئەمە دایک ئەوە باوکم و سوعاتخانی خوشکی خوشکە گەورەتانە باش ئەمە شوێنەیە کە پێچیار باوکی بێ ئەمە دووبارە کەمانە باوەشایە سوعات و کەمانە ناوڕاستە منیش لە دەستی ئەمەیان جەنابتی ئەمەشیان سوعاتخان ئەوە ڕێتەوە بۆ 1934 وشتیوە کاک دکتۆر بە ئەم وێنێش سیر بکەین دووبارە ئەوە بدم لە باوەشی دایکمە و سوعاتی زەتەریش بڵێ باشە کاک دکتۆر باسێکی ئەوەمان بێ زەحمەت بۆ بکە کە تۆ ئیتر چوویتە باتاس دوای چوویتە قادر کەرەم بۆ خوێندن ئەنجا هاتیتەوە بۆ سلێمانی
لە پاشەوەی کە پارس سڵفی چوار نەبوو لە قارکە مەجبور بووین بینەوە سلێمانی من چوە مەکتەبی فەیسەلیە ئەو ساپیان فەیسەلی ئێستا فەیسەلی لەبەرێکی سرایە ئەوی ڕێگەدەخێن هەولێەوە دوور بێ و مەکتەبێ بوو ئەوەی وەختی خۆی ڕژدی عەسکەری بوو ئەو مەکتەبێک کە ئێوە چوون کە بن لێو کردووە ڕژدی عەسکەری بووە کە ئاکاتە خەستەخانەی ناوەڕاست دوایی ئێستا بۆ بە تەلاری کاوە بەڵێ شتێکی دەختێ هیچ توێنێتەوە وەکو شوێنێکی ئەسەری ئەو شوێنە شوێنە تا ئێستا بەڵامەوە باشە دوایی هەر لەوێشە سەرەتایی تەواو کرد ینی قۆناغی سەرەتایی هەر لە سلێمانی تەواو لە سلێمانی تەواو کرد دوایی چوینە سارویمان لەسەرەوە بوو لە پشت خستەخانەکەەوە پێ خستەخانەی کۆن بەدەستی چەپا ڕۆژتی لەوێ هەر ئەوەی تیا بوو لە سوفی بنە 35 تەلەبە هەبوو کە بگەیشت بە ئەو وەختە ساروی 5 ساڵ بوو نەک بەڵام لەو 5 ساڵە زۆر زۆرتر بە نەخوێن وەکو ئەو 6 ساڵە کە ئێستا هەیە و مەکتەب دەختێ جددی وەرەگیرا اینجا کە پێنجت تەواو کرد چیتە لوبنان بۆ ئەوەی بخوێنی پێنجم تەواو کرد یەکەم جار تەختیبی خراپ نەبوو لەبەرەوە کە تەختیبم کرد 5 کەس دەرچوویت لە دەورەی ئەوڵا هەر پێشوان چووی تەختیبی بیاسەوان کرد و من قوڵ کرام کە هەندەسەی گوایەکی بیامی بخێنم دوای گۆڕیان و کردیان بە شتێکی بەڵام من پێم ناخۆشیان لەو گۆڕانکاریە چووین بۆ بەیروت بۆ ساڵێک 1949 من لە بەیروت بوو بۆ ساڵێکی تەواو پاش ساڵەکە هاتینەوە عێراق دوایی قوڵمان وەرگرت هەرەو ساڵە بۆ ئەیلول من چوو بۆ ئەمریکا بۆ جامعەی کارۆلینای شیمالی ساڵی 1949 گەیشتیتە ئەمریکا لە 15 بڵێن ئەیلولی 1949 بە دوور و درێژی دێنە سەر ژیانی جەنابێ لە ئەمریکا و تا دواتر بەڵام ڕێگەم بەبا پێکەوە وچانێک بین خۆشەویستانم وچانێک و دێنە خزمەت بەڕێز دکتۆر جەمال فوات ساڵی 1949 ئەچیتە ئەمریکا لە بوارێکە ئەخوێنی بواری کشتوکاڵ تا ساڵی چەند لەوێ مایتەوە بۆ بەکالیۆرۆس لە نۆرت کارۆلاینا پێڵی کارۆلینای سەرو دوو کارۆلین هەیە خوارو و سەرو لەوێ لە جامعەی نۆرت کارۆلاینا بە 3 ساڵ بەکەلۆرێسم تەواو کرد ئەوەش لەبەر ئەوەی کە ڕاستی لەوێ ساروێکەمان زۆر بەقووەت بوو و توانیم کە مەرحەلەی بەکەلۆریۆس لە جیاتی 4 ساڵ 3 ساڵ تاوکەم لەوێ کە دەرچوو لە بواری کشتوکاڵا چوو بۆ جامعەی مەریلاند کە نزیک واشنتنە لەوێش کە مامەوە ساڵێک ماجستێرم هێنا 1953 ماجستێرم تەواو کرد لە بواری کشتوکاڵا و کیمیای تووتن خۆ دەزانی تووتن وەختی خۆی داهاتی سەرەکی کوردستان بوو وەکە هاتینەوە گوای لە تووتانی شوێن بەڵام ئەو بوارە ڕێک نەکەوت و 1953 لە مانگی 6 هاتمەوە و لە وەزارەتی زراعە لە مزرعی بەکرجۆ بوو بە ئەندامی کادێری ئەو کێڵگەیە ئەلم کاتەیە لەم تەمەنەیە جەنابتان ئەمە چ دوای ئەمە ئەو وێنەیە کە گرتوتە بۆ پاسپۆرتی یەکەم جار بۆ بەڵێ ئەمە لە بەیروت بۆ لوبنان یەکەم جار چوویتە لوبنان دوای چوویتە ئەمریکا ئەلم کاتانەیە تۆ چوویتە ئەمریکا بەڵێ باش ساڵی 1952 گەڕایتەوە بۆ عێراق 53 ئەمە هی دەورانی عێراقە ینی دەورانی ئەمریکایە ئەمە شیرێک بوو وەکو بڵێ پیشانگایەک بوو کە ئالات و دەواتی هیلیان پیشانە هیلی مختبەری
شتی مختبەری زراعی مختبەری زراعیشیوە داوت کرابوو بۆ ئەم کۆبوونەوەی کە هاتیتەوە لە ئەمریکا دوایە کە بە کالۆرێستیانە لە کلۆریزدان لە مانچستێر یەکسەر ماستەریش هاتیتەوە پێنج کەس بووین لە هەموو عێراقە کە ماستەرمان هەبێت لە بواری کشت و کاڵە باشە کە هاتیتەوە لەکوێ دامەزرای لە ئەوکوتم لە کوێلگەی بەکرجۆ ئەمەی ئەو کاتێ ئەمە هێو کاتێ ئەمە ئەمە هەندی ئیشی ترم کردە بە 1950 ئەمە 56 هاتووە پێشەوە لە بواری بڵاوکردنەوەی چادنی چەودەری شەکر لە شارە سوور کە توێژینەوەیەکی زۆران هەبوو لەگەڵ بەرجستی عمارە ئیش بەکرد و بە بۆنەی تاقیکردنەوەیەکی زۆرمان بەکارهێنا لە مۆنسەفم هەبوو لە شارە زوور لە حەویجە و لەینەوە لەم شوێنە چەند کێڵگەیەکمان هەبوو نزیکەی 4-5 کێڵگەمان هەبوو کە لەم کێڵگانە تاقیکردنەوە بەدیار و ئاخرکەی باش 3 ساڵ گەیشتی لە قەرارێک کە ئەتوانین معمەلی شەکردا بنین و یەکە معمەل لە مووسڵ 1950 دەستی پێکرد ئەو وەختە ڕۆشت بوو بۆ قەرارەکە دەرچوو 57 وازاو لە 58 لە 59 دروستکراوە دەستیان کرد بە دروستکردنی شەکر وەکو کارگەیەکی شەکر کە پێداویستی عێراق تا دڕادەیەک بدات. ئەمە ژوێنێکی ئەو سەردەمەیەکە لە ئەمریکا بووی؟ ئەمە لە ئەمریکایە بڵێ. وانە ڕۆژی 4 تەموزی ساڵی 1950 لەگەڵ لێخوڕینی پاسکیلا لە چیایی؟ وەڵایی ئەوەی کەیبینی و ئەزان هەر بۆ ڕسمەکەی گیراوە. لە زمانی ئێمە سواربوونی پایسکل عیب بوو. ئەمە تەنها بۆی بزانین وەکو شتێک ئەتوانین ساری پاسکل بێ بەڵام باز دیە بۆ لە ئەمریکاش سوار نەبوو. سوار نەبوو حەزر لێ نەبووە. چونکی بەڕاستی عیبە بوو لە وەختەی ئێمە کە بچی سواری پایسکل بیت. باشە کاک دکتۆر جەمال ئەی ئەم وێنەیە ئەمە دەگەڵ کەماڵی حاجبەر بەنقا و عوسمان حەسەن عوسمانی بەڵێ بوو بۆ مدیری شۆرتە دوایی لەگەڵ بنا برادەر بووین لە بەغا 16 ساڵی 1956 پێش سەفەر بۆ ئەمریکا پێش ئەوەی بڕێ بۆ ئەمریکا بەڵام لە لوبنان هاتبوویتەوە پاش لوبنان چووی بۆ ئەمریکا چوونەوە بۆ ئەمریکا وایە ڕاست ڕۆژگارێک لە سلێمانی تۆ ئەبیتە ئەندامی شارەوانی بەڵێ خۆ دەزانی قەوناوەڕستان کەم بوو مدیری بەزرای بەکرچۆ بوو بە ئەندام ئەچینەوێ بۆ ئینتیخاباتی مەجلیسی بەلەدی ئەوە دەکرا سەرپەرشتی بە ئەمە وێنی ئەو کاتێ ئەمە هەمەوەندی محمود هەمەوەندی کە بوو کە شوێنە هەڵبژێرا بێ بە ئەندامی پەرلەمان ئەمە حیزبی تەحەڕڕ بوو و ئێمە دەگمان بۆ دەڕاستی و هەموو یەساری بووین هەرچێک لە حیزبا نەبووین بەڵام لەگەڵ بیرێکی یەساریتان هەبووە ئەمانەی چێن کاکە ئەم ئەوەی من بیراسم هەر محموود فەرمی هەمەوەندی پێڵێن خۆشویتیان لەوێ و باقی ئەمە پیانەڵی چۆن ئینتیخابات شت بکرێت شوێنەکە کوێیە ئەمە متصرفێتی سلێمانیە متصرفێتی لیوای لەو کاتا عمر علی متصرف بوو ویستوتە ناوی بەڵێ طبعا متصرف بوو من ئەمەیە باسی ئەوە بکەم تۆ لە دوای ئەوەی جارێکی کە چوویتەوە بۆ ئەمریکا بۆ خوێندنی دکتۆرا ئەنجا بیری ئەوەت کەوتەوە کە ژیان و خێزان پێکەوە بنیوە نیە ینی مەبەستم ئەوەیە لە زمانی ماستەرا ژنێتیەنا یان لە زمانی دکتۆراکەتە زوو بوو ئەمجارەکە چوو بۆ ئەمریکا بۆ جاری دووەم 1950 دەستم کرد بە خەگی دکتۆرا لەوێ دکتۆرا شتێک نییە کە ئەبێ بەحثتە بێ دەرسێکی زۆر وەرگی وەکو تەڵەبەیەکی ئەتیادی ئەخوێنی جیاوازی دکتۆرای ئەمریکا لەگەڵ دکتۆرای رووسیا و فەڕەنسا و بارەش جیایە علاکلی کە شەهادەی دکتۆرا بە 3 ساڵی و جاوەری وەرمگرت بۆ پاشان هاتووە بۆ ئێرە لە
لە 1960 و بوو بە سەرۆکی بەشی ڕوەک لە بەغداد. ئەم وێنەیەکمان بۆ باسکە. ئەمە خێزانەکە بە و لەگەڵ ئاری کوڕ بوو، ینی هی خێزانی ئەمریکای بڵێن. باشە. حەزەکەم بزانم ئەمە یەکەم لەم کراسەسپیەوە تەنیشتەکەمان تارایە. تاراخانی ئەمە تارا کچبە. بەڵێ ئەمە خێزانەکەی پێشوو بە ناوی گێڵ. گێڵ بەڵێ. ئەوەی تەنیشتی ئاری کوڕ بە ژنەکەی لە تەنیشتەوەیەتی نەمکی بناڵەکان، ئەویش باوکی بناڵەکان، باوکی ئەمە باوکی بابڵێ خەزوتە خێزانەکە بوو. خەزوری کۆنتە. ئەم دوو سۆڵێ ئەوە تانیا و سۆنیا هەر کچی خۆت ناوانیش خۆی و هەر بناڵەکان هەمووی لەوێ لەگەڵ باپیری و ننکیان. باش و بووکە کەشێ باشە. ئەلێرەیە ئەم وێنەیە وێنێکی جیاوازە بۆ گیراوە بۆ ئەوەی بینێری بۆ خەڵک بۆ جەستە پیرۆزە. باشە. من ئەمەوێ وێنەیەک هەیە لە کیسمان نەچێ بەڕاستی، دوای ئەوەی کە لەگەڵ خاتوگێڵ جیا ئەبنەوە جارێکی کە با بڵین زەماوەندێک کردوەوە لەگەڵ کەسێکی تر. ئەمە یەکەم ئەوە خێزانەکەی خاتو کاتیە. بەڵێ سرودی بەڕەحمەتی دکتۆر بوو لێرە 3 ساڵەوە پێش ئەمری خۆی کرد، ئەویش خێزانەکەیەتی. ئەوەش جەنابەتی منیش زەریشتی. باشە. خاتو کاتی خێزانێ کوردستانی دیوە 10 ساڵ هەرم ساڵ هاتوتەوە، 1992 هاتینەوە. کوردیەکەی چۆنە؟ زمانی کوردیەکەی چۆنە؟ وەڵا باش نییە. باش نییە لە زمانە نەختێ باش نییە. پێم وابێ یارمەتی دەرێکی باشیش بووە بۆ جەنابێ یان لە ڕێی جەنابتەوە بۆ خەڵکی سلێمانی و بۆ کوردستان کە هاتەوە یەکسەر خۆدەزانی 1990 هاتمەوە لە مانگی دا 1990 کە هاتووە یەکسەر لە جابعا دەستی کرد بە وتەوەی دەستی ئینگلیزی و هیلێکی زۆری هەیە تەڵەبە کە 2-3 ساڵ دوایی بۆ بۆنەی ئەوەی کە پەرستیار بوو خۆی هیلی ئیدارەی پەرستیاریەکە لە ئەمریکا کە هاتۆ ئێرە بوو بەهۆی ڕێخستنی تقریبا کولیەی کۆلیجی پەرستیاری ئەبربەڕێەوە و نەکەرەوەش لەو بەینا لەبەر نەبوونی و فەقیری تەلەبەکان بەرنامەیەکمان کردەوە دوو هاوین کە تەلەبەمان هێنا ئەمانات بۆ مەحکەمە کە بچێ سەری مەسەر حەبسەکاندا ئەمانات بۆ دێهات بزانێت چی پرچیار پێویستە بەڵامانە کردەوە بە هەموو شوێنەکانی کوردستانە و نزیکەی 150 تەلەبە هەمووی ئەچوون کە هاتەوە منیش توانیم بە بۆنەوەی کە مرکزی وەزیرم هەبوو پەیوەندی بکە بە وەزیرەکان کە هەر کەسە لە لای خۆیەوە تەلەبە بەرێ ئیشیان پێ بکاوە پارەیان باتێ شتەکە خۆڕایی نەبێ ئەبێ شتێ بەجێ بێنن وەکو نظامی ئەمریکا هیچ کەسێ بە خۆڕایی پارەوە ناکرێت توانیمان کە یارمەتی تەلەبەکان بۆ دوو هاوین تەرتیب بکەین و هەموو کەسێکی تیاوەرگیرا و شتێکی ئێسش تەلەبەکان باسیەکەن و بەبدونی ئەو کارێ بوو کە ئێمە کردبێت. ئەمە تانیای کچم لە هەموو بوارێکە زۆر ژینە ینی دڵی باشەوەمانە تارا لە پێش ئەوەی من بێمەوە ئەوان هاتەوە بۆ سلێمانی چوو بۆ ئاوارەشتیوە ئەچوو لە تورکیا یارمەتیە داروشتیوە یعنی لە هەموو بوارێکە وەکو ئەکتیڤیتی هەیە کوردێکی تەواوە و کە هاتە ئەمریکاش لەگەڵ یەکێک لە بادیران دەستیان کرد بە پارە لە ئێمە و ئیش لەوان مەتامێکی بابانمان دانا پیاوەی ناوی بابانی لە شاری منیاپۆلیس نزیک کۆنگرێسی بوو مینیسۆتا هینێکی زۆر ئێستش باوە ئەوە جەک فرۆشتی بەشی پێی فرۆش بۆ برادرەی کە واسی لێرا خۆی بەڵام دای بە ئەو برادرە بادیرانیە کە ئێستش ئەچی لەوێ
پێڵێت بە تامی بابانی گەری کەوچێ بۆ منیسۆتا ئەچێتەوێ ئەمە تۆی لەگەڵ خاتونگەڵ لەگەڵ عایلەکەی خۆمان دەوێت. باشە من دەمەوێ باسێکی هەندێک وێنە هەیە پەیوەندی بە ڕەحمەت بێ جەنابی کاک دکتۆر کەمالەوە هەیە. جارە پێشەوە ئەم وێنەیە چێنەمە ئەمە کوێیە؟ ئەمە من بەخواوی تەریشتی یەکێکە لە قسەکان وەنیە؟ ڕێگە ئالانی و ڕەحمەتی بێ هی کوڕەکەی کەمال بێت. خواری خۆش بێت. من دەمەوێ باسێکی دکتۆر کەمال فوادم بۆ بکەی لە ڕاستیە ئەویش ماندووە ئەم وێنەیە کەمال زۆر هەوڵی داوە بەبێ ئەوەی بۆ قازاجی خۆی یا بۆ لە بواری سیاسەتا هەموو شتێکی تر تەرکردو بۆ بەرژەوەندی کورد هەوڵی داوە و هەموو من پێویستێ باسی بکەم هەموو ئەیناسن یەکێوە لەوانەی لەگەڵ دڵی و دوور بووە و بە خزم خواستومانەشی نەکردو بڵێن ئەمە داێنێ بە شتێک چونکی خزبێتیە بەعکسەوە ئەوەی خزبی بواە ناچوو بەلایە و توانی یارمەتیکی زۆری بزودەوەی کورد بکات لە بەتایبەتی ناسیری کورد یعنی ئەتوانم بڵێم پاشە شەری پاشا کە کوردی ناسیوە بە بیانی کەمال زۆر خەریک بوو لە 50کانە و لە 60کانە هەتا لە 70کانە بە تایبەتی لە 60 و 70کانە کۆنگرەی خوێندکارانی کورد لە ئەوروپا کە سەرۆکی بوو و زۆر کۆنفرانسیان نەگرت لە وڵاتانی ئەوروپا و کوردیان ناسی و زۆر احترامیشیان نەگرت ڕێزیان لێگرت هەتا جارێکیان یەکێ لەو کۆبوونانە خەریک بوو تەقینەوەی تیا ببێ برادێک ئەو کەسێک کە ڕاست پێڕا و تەقینەوەکە بکە هات بە کەمالی وت کە شتێکی وا هەیە ئەویش پێویست هیچ قسە بکە لای کەس با ئەوان ئیشی خۆیان بکەن لە عینی کاتا چوو بە پاراستنی ئەڵمانیای وت کە شتێکی وا هەیە ویانەوێ کۆنفرەنسەکەمان بتەقێنەوە بتەقایەتەوە بەڕاستی نزیکەی 200 گەنجی کوردی باشی خوێندکاری تیاچوو. بەو بۆرەیەوە کە چوو خەبەریدا ئەڵمانەکان هاتن بە پیرەوە پێڵی کە ئەبێ ئاگاداریان بێت خەڵکان هێنا بەجلی کەناس و پاکەرەوە و ئەمانە لە بەردەمی شوێنەکە هیچیان پێ بوو ینی بۆی بیان خڵافێنن سیرەکەن دوو ئۆتۆمبیلی سەفارەت گەیشتەوێ ئەو برادرەی کە سەفارەتی عێراقی سەفارەتی عێراق کە گەیشتەوێ کە دابەزین پۆلیسەکان دەستیان کرد بە سەریانە و جانتەکەیان لێسەندن فیانەن بۆمبای وشتیا بوو و خەڵکێکی زۆریان ڕزگار کرد لە کوشتن بەڕاستی. ئەجا خۆڵێ بۆیە باسیەکەم چونکی ئەڵمانەکان زۆر ڕێزیان لێگرت و ئەیانوت یعنی ئەیانزانی کە کەمال یەکێکە شتێک بڵێ بە خۆڕایی نایڵێ. ئەم وێنەیە وێنێکی جوانە ئەمە سەری ئەم سەر دکتۆر کەمالە زامانە دووبارە و کەمالە ئەی کامیان باوکتە باپیتیانی لێرە نووسراوە کە کەمال بەسەردان هاتوو ئەم وێنەیە لە قەڵازێ 1963 چووی بۆ قەڵازێ من بردم ڕاستی کاتە تۆشی تایە منی تیانی ئەوان چوو هینەکە بینن هەتا باک پیشتیانیە چونکی چوو ڕستمەکە لە ژوورەوە گیرا بوو لای بەرزانی هاتووە بۆ 1960 باسی کەم وێنەیە زۆر ئەمە نزیکی معلومە خۆی 1963 کەوار خۆی خستبۆ تەگوچەڵەبەیەکی زۆرەوە ئەوە لەژێر ئەو کە لەسەری دانیشتووە ئەوە چەند ملیۆنی دیناری تایە هێناوێتی لە ئێرانەوە دینار بۆ یارمەتی ملیۆنێک وڵای نازانم بەڵام پارێکی زۆری تیا هەردوو کیسەکە پڕە لە دیلار هەردوو کەسواری بووە جا هاتووە تەبعاً لە ئێران بە پیرۆ چوون هێناوێنە بە حدود لە حدودیشەوە هاتووەتە یانی سامە پارەکەی تیا لە ژێر پارەکەی تایە باشە ئەوەی کە زۆر گرنگە لە لای من
لە ناو وێنەکانی جەنابتە وێنەی چییە؟ جیهازە چییە؟ ڕاستی دەوێت ئەمە ئیزاعەیەکە کە دووبارە کەمال بە هەزار هەوڵدان و ئیخناکردنی خەڵک بتوانێت ئەم جیهازە بۆ بڵاوکردنەوەی زانیاری لەسەر کورد و جیهازی چیە ئەمە کاتەمە؟ جیهازی رادیۆکەیە؟ رادیۆیە. ئەمە ئەو رادیۆیە کە با بڵێن کە پەخشیە کرد لە گردێکەوە گردەکە کەمال بۆی بازەکە بڕیوت لە شوێنێکی وایە کە کەس دایکاتێت ینی لە ئەشکەوتێکا بوو و ئەو ئەشکەوتە کەس دەیەتوای بچێت لە نزیک قەڵات سێوشتی وایە. بەڵێکەواتە ئەمە ئیزاعەکەی شۆڕشی یەکێتی نیشتیمانی کوردستانە شۆڕشی کە لە 79 ئیشەکەوە ئەمە وێنێ ئەو ئیزاعەیە بەدەوی زایە بڵێ لە مێژووی پاشە گۆڕیشیانی تازەتریان هێنا بەڵام ئەمە ئەوەی یەکەم جارەکە دکتۆر کەمال سوپاس بۆ ئەو هەموو زانیاریە جوانە لە مجازفاتی زۆری کرد کەمال کە توانی ئەوە بێنێەوە بە ئاسانی نایەت. ئەم وێنێش بەڕاستی وێنێکی زۆر جوانە دکتۆر کەمال دووبارە کەمالە لەگەڵ دووەم کەس لێرەوە دکتۆر کەمالە پێشبەرگەی خۆمان بەڵێ کەمال لەوایە. ئەمەش هەر وێنەیەکی ترە هەر دکتۆر کەمالە لەگەڵ کۆمەڵێک پێشبەرگە و ئەو کەسانی کە کۆبرێتەوە لەگەڵی بڵێ کاک کەمال لە کاتی پێشبەرگەیەتی ئەمەش هەر وێنەیەکی تری زمانی پێشبەرگایەتێک باسێکی ئەم وێنەیەم بۆ بکە چونکە ئەم وێنێش بەڕاستی ساڵی 62 ئەمە 62 چەک دوو ئەمە ئەمە وەکووت 62 زەمانی عەبدولکەریم قاسم ئەو هێنایەوە کە ئەوە ئەوروپایەوە نییە؟ هێلسینکی بەڵێ کەواتە ئەمە یەکێکە لە خۆپیشاندانانی خوێندکارانی کورد لەو ئەوروپا بڵێ چونکە ئەمەی تر سەرەتای دروستبوونی شۆڕشی ئەیلولە یەکەم جار کە دروستبوون دیارە دەنگی ناڕزایی خوێندکارە کوردەکان بۆ لە ئەوروپا وانە؟ ئەوە شوێنی سەرۆکۆماری ئێستای عێراق ئەوەی تایەتی فواد مەحسووبە بەڵێ ئەوانەش لە پشتەوە دانیشتون مامۆستا عەلی حەوێس لەگەڵ بەڕێز دکتۆر فواد لەگەڵ دکتۆر کەمال ڕۆژی 5-6 ساڵی 89 کۆبوونەوەی فراوانی شۆڕی ژێران وانووسە کاتە ئەمە ژوێنێکی جوانە. ئەمە لە دەرچوونی ئاری کوردبا 1982 ئەمە کۆلێجێکی تاڵ کرد ئەمە لە کالیفۆرنیا پۆلیتەکنیک پۆلیتەکنیکی زۆر بەرزە. ساڵی 2001 و دوو ئەوانە جەنابتان بە پلەی وەزیر لە حکوومەتی یارێمی کوردستانە بوون سەرەتا وەزیری هاوکاری مرۆڤایەتی پاشان چوویتە کە بەڕەحمەت بێ شازاد ساحب ئەمریخوای کرد منیان کرد بە وەزیری بۆ ساڵێک مابۆ چونکی مدەی وەزارەت 3 ساڵ بوو 2 ساڵی لە مرۆڤایەتی بوو لە پاشا گوگەس بدەن گواستەوە بۆ کشت و کاڵ. ئەمە ئەو کاتەیە کە وەزیر بووی؟ بڵێ ڕاستی چاندنی دار لای من شتێکی زۆر گرنگە دار نەکرد وەکو زانن بۆ هەموو شتێ بەکارێنرێ بەڵام ژینگە خۆشەکە باران کابارێ بە باشتر ئەرزان شورێتەوە باشتر چێتە خوارەوە بۆ زیادکردی ئاوی کانی و ڕووبار و ئەم شتانە لەبەرەوە ئەو ساڵە 600,000 دارمان چەند. ئەمە شوێنەیەکی جەنابتە لەگەڵ یەکێک تاریخ کە دەرچوو ئەمیان کوێی تاوا کردووە؟ ئەمیانیش پلەی بەخوا دوو سشتی خوێت جیۆغرافیا و سایکۆلۆجی و دووبارە هیدی ژمێریاریش کاتە لە 3 بوارە ئەتوانێت ئەوە دە بە پێی هیدی خەرگیرەوە نەبووە یارمەتی خەڵکی لا هەموو شتێ وەی بترە. پێم خۆشە ئەم وێنێش پیشان بدەیت. وەڵام وێنەیە وەکو شەجەرەیەکی وێنەیە بۆ باڵی سەرەوە دایک و باوکم هەر 4 کوڕەکەی کە عەتا و ئیحسان و کەمال و خۆم لەو لاشەوە یوسریە و سوعات و سعدیە و نیعمەت لەگەڵ چرا لە خوارد. درود بۆ گیانی پاشی ئەوانەی کە نەماون ڕێز و خۆشەویستیشمان هەیە بۆ هەموو ئەوانەی کە
لە ژیان ناماوە ڕێهبوو کەسێک ئێمەش محکومین بکاتەوە دانیشتن لەگەڵێکیکی وەکو جەناب بە ئەزمون بە بەرنمەیەک و دوانوسیان تەواو نابێ ئەماکەین بە دواوێنەی ئەم بەرنمەیە پێشەوەی من ئێرەش بەجێ بێڵم لەگەڵ بەڕێستا ئەبێ وێنەیەک بگرین بۆ ئەوەی ببێ بە وێنەکانی دوێنێ لە داهاتوە ئەمە کوێیە؟ ئەمە لەگەڵ سایبەرگا بووی چووی دیسانەوە لەگەڵ سایبەر بردم بۆ گەڕات لە ئەمریکا سواری پاپۆڕێ بووین ڕسمی زۆر تریشتیایە خۆی تایە ئەمە ئەو گرتوێتی ئەو ڕسمە ئۆتۆبیلەکەمان قسە سەر پاپۆڕەکە و ڕۆشتن بۆ گەشتی شوێنێکە بۆ شوێنێکی تر ئێمە ئیتر لە کۆتایە زۆر زۆر سپاسی دەکەین دکتۆر جەمال عەبدولکەریم محەممەد فواد ببی بە دکتۆر جەمال فوادەوە ببی بە نمونەیەک کە خەڵک ئەزمون لە جەناب ئەزمون لە ئەزمونەکانی تۆ وەربگرێ بە پێی توانە هەوڵبارداوە جارێ خەردن تاوەکەی داعی وختیشە بە پێی توانە خزمەتی کورد و کوردستانمان کردەوە وە لە ئەمریکا لە کۆنگرەی نیشتیمانی کوردستان هەرکە لەوێت تەقاعد بووم داخل بووم و زۆر ئیشماتیا کردەوە ماوەیەک لەگەڵ دکتۆر بەرهەم لە ئەمە ئەڵمانیاک دووبارە ئیشمان کردەوە تەوانبەیەکی دەولی کە لەوێ ئیش بکرد شوێنێکە کە ئەتوانم بڵێ بێکەم کورت و کە لەوەیەکی سابەوە و یارمەتی بەنکی دەولی پارەدا بە خەڵق کە مەشروع بەجێبێنەیدا نوک بە خەڵق بە وڵاتان پارەدا بە وڵاتان کە مەشاریعی زراعی و سناعی و خوێندکاری وەمانە باتە سەر بەجان نەبوو باسیەوە بکەیت بەڵام هەروە بە کورتی ئەمەی بڵێ بکە ئەو شوێنەی کە من ئیشم تیا کردووەش وەکو مەکتەبێک وا بوو کە زۆر شتی تیا فێر بوویت ئێمە لە کۆتایە زۆر زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئێوە ئێمڕۆ با دووانکردن ناقوربان ئێمە کردی سپاس گەلێک خۆش بیا خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ